ئێمە هەمومان نەزانین گەورەترین کێشەمانەوەیە کە لە ئێستا لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستانە بەداخەوێڵم سقیان بە یەکترینە هەرەوەی دوولایانی ئەساسی کە هەیە یەکێتی و پارتیە کە ئەبوایە بێکەوە بە ئەگەر بەجددی ئەیانەوە وەزی هەرێمی کوردستان چاکەن بە وەفدێکی یەکگرتو بڕۆشنایە بەغدا ئەوە بینیمان پارتی دیموکراتی کوردستان کە یەکێکە لە حیزب ئەساسیەکان لە ناو هەرێمی کوردستانە و گەورەترین کێشەکە لەم هەرێما ڕۆیە ئەوان سەبەبن نەیتوانی ماڵی کوردی کۆ بکاتەوە پێکەوە بتوانێت لەگەڵ هەموو حیزب سیاسیەکانە سەردانی بەغدا بکە خۆی بە تاقی تەنها ڕۆشتووە بۆ ئەوەی کە بتوانێت کێشەی بووجە و موچەی هەرێمی کوردستان چارەسەرکە من ئەواڵم یعنی ئەمە ڕەنگە هەر حیزبێک بەتەنها بڕواتە ئەوێ دڵنگی کورد نەبێ ئەبێ هەموو کورد پێکەوە هەموو ئەو حیزب سیاسیانە دڵنیان هەبێ و دواتر حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەت بڕواڕێکەوتن لەگەڵ بەغدایە بکە و دواتر ئەگەر وەفدێک بە سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕێک بکەوێت لە هەموو لایەنەکان بچێ ئەمە بۆ هەرێمی کوردستان باشە نەک هەر تاک حیزبێک هەستە خۆی و بڕات بێوێ ڕێکەوتن بکە لەگەڵ بەغدایە بە تەئکیدی گەورەترین زیانە گەێنن چونکە ئێمە کە باس لە هەرێمی کوردستانەکەین ئێمە لە کاتێکایە کە ئێستا بودجەی هەرێمی کوردستان ئەبێ ئێمە زامنیکەین چۆن زامنەکەین کە هەر حیزبێکی سیاسی ئەڕوا لەگەڵ لایەنێکی کە تەفاوزەکە بەداخەوێڵن کە ئەبوایە هەمویان پێکەوە چونکە لە ئەخیرا ئەمە بودجەیە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە ئەبێ هەمویان هەست بە مەسئولیت بکەن حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزامی نەکردەوە بۆی نەوت لە ڕێگەی سۆمەوە بنێرە لە 2014ەوە کێشەی هەیە لەگەڵ حکوومەتی فیدراڵە نەیتوانیەوە ئەو ئیتفاقانە جێبەجێ بکە لەبەر ئەم جارە لایەنە عەرەبیەکان زۆر مصرن لەسەر ئەوەی کە هەم ئەو ڕێژەی کە دایانناوە لە پێشتر 250,000 بەرمیل بە ڕۆژانە ئەم جارە ئەیانەوە بیشیکەنە 450,000 بەرمیل لەبەرەوە کێشەکان قورستر بۆ چڕتر بووە ئەم جارە ئەوان تەنها بەوە بڕوان ناهێنن کە موچەی خۆران بەڵام ئێمە ئەشزانین ئەو بڕێ کە دیاری کرابوو بە ناوی موچەی موچە خۆرانەوە بەشی موچە خۆرانی هەرێمی کوردستانی ناکرد.